ئەو موزیکە بە ناوی یادە میلۆدی و دابشکردن و ئامادەکردنی موزیک هەر خۆمم لە دوو ستۆدیۆ کارم بۆ کردو ستۆدیۆ میلۆدی ستۆدیۆ سۆلۆ و بێست کۆمپانی وەک کاری مایسترینگ هونەرمەند بەهجەت نەجات و کاری ئەندازیاری دەنگ هونەرمەند هاوڕێی خۆشەویستم کاکە عەزیز و کاری سکوێنسەری ئەکۆرد کاکەی موحسێن و ڤۆکاڵ هونەرمەند دڵنیا لە هەمان کاتدا دەتوان بڵێم دەرهێنان و کاری وێنەگرتنی لەلایەن هاوڕێی خۆشەویستم کاکە شۆڕژبان سیدیق شێرۆ لە وڵاتی ئەڵمانیا لە چەند شارێک ئەو کلیپەمان ئەنجام گەیاندووە و بە هیوام کە لە ساڵی تازەدا بتوانم لە ڕێگەی VNTV و کەناڵە کوردیەکان ئەو بەرهەمە تازەیەم بڵاوکەمەوە بە شێوازێکی زۆر پرۆفیشناڵ کارمان تێدا کردووە بەڕاستی وامان کردووە کە بتوان لە ڕێگەی ئەو کلیپە لە ڕێگەی کوالیتی و هەم وەک لایانی موزیک بتوانم لە کەناڵە تورشەکانی ژوە لە کەناڵ عەرەبیەکانیش بتوانم بڵاوی بکەمەوە کە ئەو دەبێتە خەونێکی گەورە بۆ من وەک هونەرمەندێکی موزیکژن بتوانم لە ڕێگەی موزیکەوە لە میدیای عەرەبی و تورکیش بڵاوی بکەمەوە. لە ڕاستیدا دیارە من ساڵی 2007 واتە 5 ساڵ بەر لە ئێستا کلیپێکم کرد بە ناوی موزیشی نیگال هەر لە وڵاتی ئەڵمانیا لەگەڵ برای خۆشەویستم کاکە شۆڕژبان سیدیق شێرۆ و دەتوان بڵێم ئەو کلیپە بوو بە جێگای ڕەزامەندی زۆربەی هونەردۆستان و گوێگرانی موزیک و ئەوەی هانی دام کە بەڕاستی بتوانم کە لە ڕێگەی ئەو هەموو ئیمێل و ئەو هەموو خۆشەویستی دەڕڕینە بۆ موزیک لەلایەن هونەردۆستان لە ناو و دەرەوەی وڵات بۆی بتوانم بەرهەمی تازەم هەبێ بەڵام بەڕاستی من حەزم نەکردووە بەرهەمی زۆرم هەبێ و هەر ساڵ بەرهەمم هەبێ حەزم کردووە با بڵێن بەرهەمەکان بەپێی با بڵێن بەپێی ئەو بیرۆکەیەوە یاخود بەپێی ئەو شتە لەدایک بێت کە لە ناو ناخی ئینساندا هەیە و ویستومە بەڕاستی کارێ بکەم کە پرۆفیشناڵانە بێ و ئەو کارە بمێنێتەوە مرزنی هەر ساڵ بەرهەممان هەبێ بەڵام ئەو بەرهەمەی دەکەین بەڕاستی بیر لەوە بکەینەوە کە مودەیەشی زۆر بمێنێتەوە لە دووماهیدا زۆر سپاسی VNTV دەکەم بۆ ئەو بەسەرکردنەوەیە وەک هەمیشە کە کەناڵی VNTV بەڕاستی بۆتە پردێک لە نێوان هونەرمەندان و هونەر و لە نێوان هونەردۆستان و جەماوەریشدا هیوادارم ئەو کەناڵە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش بچێت و دەستخۆشی لە کارە هونەریەکانیان دەکەم وە ئێمە هونەرمەندانیش بەڕاستی پێویستمان بە پاڵپشتی میدیا هەیە بۆی بتوانین هەم بەرهەمەکانمان وە هەم کارە هونەریەکانمان تێدا پەخش بکرێەوە ئەو بابڵێن ئەو پەیوەندیە گرنگی کە لە نێوان جەماوەر و هونەردۆستان و هونەرمەنداندا هەیە VNTV هەمیشە لە پێشەوە بۆ هیوای سەرکەوتنی بدەخواست.